سڵاو ڕێزێکی تایبەتم بۆ بینەرایزەکانی شاشە جوانەکەی کورسات هیوادارم لە شوێنێکی ئەم دنیایان ساغ و سلامەت و تەندروست باشن. من بێساران جاسم خۆم زۆر بە خۆشحاڵەزانم شەوی ژاتمەوە خزمەت ئێوەی ئازیز و خۆشەویست بۆ پێشکردنی بەرنمەکەی خۆتان بەرنمەی یارینەوەکان بەو هیوای میوانێکی ڕۆحسووکی شاشەی ماڵەکانی ئێوە. هەروەها زۆر سپاس بۆ کۆمپانیای فەکیر وەک سپۆنسەری سەرەکی بەرنمەکەمان. ئەزیزانی من بۆ ئەم شەویش کۆمەڵێ میوانی زۆر تایبەتم میوان ناری کردووە بە چەپڵەیە گەچمەلای گروپی یەکەم با فەرمۆن. یاخوا بەخێر بێ سەرسەر و سەرچاوی من سوەخان بەخێر بێت سەرچاوم یاخوا یاخوا شایخان خێر بێم سەرسەر و سەرچاوی من. سرۆخان فەرمووتۆ ڕێلای سەرەوە سەری گەورەیت بەخێر بێن ناخوا سەرسەر و سەرچاوی من گەورەتان کردم ئێرەتان ڕووناکتر کردەوە. سرۆخان لەگەڵ شایخانە کچ و دایک یاخوا بەخێر بێت سەرسەر و سەرچاوی من. سرۆخان کە لەلای من زۆر زۆر گرنگە ئافرەت لە ڕووی ئابوووریەکەوە لەسەر پێیەکانی خۆی بوەستێت. تەبانێکێکی لەو خانمە ئازیزانی کە لەسەر پێی خۆت وەستاویت و چەندین شوێن و هەلیکاری شت ڕەخسانەوە بۆ چەندین ئافرەتی تر. هەروەها لەگەڵ شایخانە مامۆستا و ڕاهێنەری ئەسپ سواری وایە شتێکی تویژەکەی لەگەڵیا بۆ ئاژەڵداری و چالاکوانی مافی ئاژەڵم و خۆبەخشیشم لاوکاریکردنی خانی نۆجوانان و خانی بە ساڵاتوانە. زۆر باشە. هەنی خەڵک فێرەکەی کە چۆن سواری ئەسپ بێت و تەمان ڕاهێنان بە ئەسپەکانیش دەکەم بە سوارەکانیش خەڵک فێرەکەین کە چۆن فێری سواری بێت و ئەسپەکانیش چۆن فێری ئەوە بن کە ڕێبن خەڵک سەرپشتیان کرد و سواریان پێ بکەن. زۆر باشە. سرۆخان یارمەتی دەیە لە کاتی ئیشکردن لەو شتانەیە؟ لە هەمان کاتا لە شوێنی شەکەی من ئەویش هاوکارێکی تەواومان. زۆر باشە. مانیژەری ڕێستۆرانتەکەی شەر منە. زۆر زۆر باشە. سپاس بەڕێزی. ئەو نازانم هاتی وت تۆ کوڕەکەی کاک فڵان کەسی هەروەکەوەی کەوتی تۆ کچەکەی کەشاڵی توش کوڕەکەی مامۆستا عیزەت نەبووی؟ کوڕی وازە عیزەتیری چی وتمە یاوە مامۆستا عیزەت یاخوا بەخێر بێن. ئێوە ئەبنە گروپی ئەی باش نییە؟ زۆر باش. بچمە لای میوانەکانی ترە؟ زۆر باش. ئەزیزانی من بە چەپڵەیە گەچمە لای گروپی دووەمی میوانەکان با فەرمۆن. مامۆستا زاری گیان یاخوا بەخێر سەرچاوەکانم بەخێر بێن ئەو خەڵاتە با بڕۆم یەکسەر ئەوە سۆگەری بۆ ئەوە هات دەباش تۆ هیچ وەرە خوارە با من تۆقی گەڵاو بکەم بەخێر بێ خێر بێ یاخوا بەخێر بێ مامۆستا زار لەگەڵ کاک کۆسار دوو برا کە ساڵانێکی دوورودرێژ لەگەڵ ئاواز و میوزیک و ئالەت و ئاوازی ڕەسەنی کوردی یاخوا بەخێر بێ گەورەتان کردم ئێرەتان ڕووناکتر کردەوە. کانگزار براگەوری کاک کۆسارە پێکەوە ئەو کاتێک کە لە من لە پەیمانگا بووم تۆش لەوێ بوویت ئەمیش هەر مامۆستا بوو لەوێ مامۆستای بەشی موسیقی بوو لە دەرەوەی وڵاتیش لە وڵاتی ئێران مۆسیقات خوێنەوە مامۆستا نزار وانە بەڵە قوربانەوە کاریگەری تۆ بوو لەسەر کاک کۆسار کە ئەویش وڵا کاریگەری ئەو پێش من دەست پێ کرد. چۆن شتی وا دێ کۆسار لەگەڵ هاوڕێ ناسیاوێکی ترمان لە لەودی و ئەویش کوڕەکەی هاوتەمەنی یەک بوون لەگەڵ کۆسار هەردووکیان بەیەکەوە چوونە کلاسی سنتور ئەمان ڕۆشتن اینجا ئێمە بە دوایانە دەستمان پێ کرد. ئاوازی ترێمە لە نیوەی ئاوازمان لێ هێنا تر ئەم ڕۆشت ئەم لە پەیمانگا مامۆستا بوو ئەمزانی پێش ئەو پێش ڕژە و گەورە پێیپیانی ئەوتە مالەتەکەش بێنە نەوت بێ سارە با پشتیوان پێوتی بووی پشتیوان پێوتم تۆ هەر فەرقی چییە من و پشتیوان فەرقمان چییە؟ خۆ بوو تا ئەم هێنا چاول لێە یاخوا بەخێر بێن. ئێوە بنە گروپی بی ئەی چی ئەی بی نانا ئەیە سرۆخان ئێوە چیتانەیە بۆ ئۆبەر بۆ ئەو دوو برایە لەش ساغ و تەندروست بن ئێ بەو هیوایی کە هەموو شتێکتان بیرچێتەوە. زۆر سپاس. ئێمە براوەبی تووشی زامر بن ئەشای قاتۆ ناتوانمە هیوای بڵم چکە من زۆرم بڵێکە وشێکیان ناخۆش و نێگەتیفانە بم بە بەرامبەرەکەم کە دایمە لە پۆزیشنیەوە کەسی ترام طبیعەتی خۆمە بەڵام ئیتریاریە یەکێکمان ئاگام لێ بوو باوەشێنی خۆی کرد باوەشێنە بوو ئەو بابێت ئەو بابێت باوەسان زار چی وێ بۆ گەڕەکەی ئەوبەر بە خێراتنیانەکەم و هیوادایەکیشن هاتوون بەڵێ بەڵێ ئەوە جێی ڕێزن بە تاکید ماندوونە بن هیوادارم هیواکەی نەیەتە دی
ئەو هیوای ئێمە هاتوین لێرە بۆ خۆمان پێکەوە یارینەوەکان ئەم یاریە پێکەوە ئەنجام بین کەشێکی خۆش دروستکەین گرنگەوەی لێرە کۆبووینەتەوە کورساتە ومانی کۆ کردوەوە لە شاشە جوانە دڵی بینەرەکانی کورسات خۆش بێت ئەوە لە هەمووی گرنگترە زۆر باشە کورسات ماڵی هەمووانە بەو هیوای پێکەوە بەنامەیەکی پڕ لە زانیاری و پێکەنین و ئەوەی پاس و شتەکە کە پارە و کۆ کردوێتەوە و زانیاری و باسی مۆسیقا و خۆزی ئەسپێ بۆ نەکردم لەویایە زۆر باشە ئێمە چینە یەکەمین بەرگە لە گروپی ئێوە دەست پێ یەکەم ئامادەن با گوێ بگرین زانین ئەمە چه ئاوازێکە گیان بەڵێ زۆر ئاسانە هەر زۆر نزمە بۆ من هەر پێم ناگە ساڵتەکەی زۆر کزە بۆ ئەگەر یەک تۆز دەنگ زیاترکەین سپاسیانەکەم باش نییە؟ نزیکە مەرگی منە ئەو گۆرانیە نییە بەڵام گۆرانی هەمان گۆرانی بێژانی ئەو دەرمەندە مامۆسای نەمەر مامۆسا جەزا زۆر باشە تێکستەکە ئێوە نایەتەوە یاتان ئێستێمەینە سەر شاشە باش نییە کە ڕەنگ بوو ئەداییکەن لەگەڵ یا باش نییە سرۆخان بەڵام دەنگی زۆر زۆر خۆشە کاتێکە زەڵاتەوە و شە دروستەکەی وایە زۆر باشە فەرمون کە ڕەنگ بوو کەژاڵ هەی کەژاڵ هەی خەزانە لە خاوانە جێگای هەی شەوت پێ نازانە جێگای هەی شەوت شەوگاری نەهات دەرمانە بۆ من زۆرم بەڕێکرد دایکە بیڵێرەوە دەرمانە بۆ من ئاراقی دۆنات بۆ نایلێت تێکستەکەش هەر یەکەم جاریشم و گوێم لە گۆرانەکە چۆن و گۆرانیەکی ڕەسەنی کوردی بازێ گۆرانی هەیە کە زۆر با و بێ گوێمان لێبوو بێ ڕاستە گوێم لێگرتووە هەر لە شیلانەکەەوە نزیک من هەبوو هاتە بەرگوێم یەکسەر هەر بە شیلان و بینەوە زۆر باشە ناوەکەیمانزانی ئەی بوونە خاوەنی چوار خاڵ پیرۆزە دەستان ناوەکەیمانزانی و نەرمەندەکە کێ ناوەکەی بە خاڵبەرە بەس زۆر ئەو لەحنا خۆی ناوەکەی حەمە جەزا زۆر لەوە نزیکە هەردووکی ناوەکەی دوونیوی لەسەرەگەر ئەداکەشە باش بێت 5/5 بەس دەرەجەیەکم لێ دەیکرد ئەدالەکەم بوومە نها گۆرانی ترتان ماوە بەس ئاوکاری بکە باشە ئەڵێ من لە ڕوونا هەر سێری ئێوەکەم ئاواز و شتە خۆشەکانتان بردێ ئێوە خۆتان هەر بەستە مەیڵێرەوە لە زۆر ناخۆشی لەڵی میدا لە بردەکەم بەسەر چاو ئەلەکەم وڵات دەنگە خۆشە نەوەڵا من حەزم نەکەوتم با نەڵێ هاوکاریەکەن و نازانم چی ئامادەن ئێمە با گوێمان لێ بەسەر خالەقی مامۆستا مەسەری خالەقی بڵێن بەیان بڵێن بەیان مامۆستا مەسەری خالەقی زۆر باشە وەزگەم بە ساڵی ڕابردوو وەزگەم ڕێڕاریم بوو
لەپڕ هاتوو لە ناکاوچوو یەکرد گۆرانەکەم لەبەر نییە بە تەواتی ئەزانم مەبەستم یانی تر باشە گروپی بی بوونە خاوەنی 5 خاڵ زۆر سپاس بەزایدی گۆرانی وتنەکان زۆر باشە دەستان خۆش بێت قوربانە ئێ چی لێ بکەم ئەو گۆرانێکم حەزە سەڵکی زۆر زۆر مەسەرە ئەمەیان چاوەلێ کێ ناڵێ ئەمەیان ئاسانتر نییە بۆ ئینشەڵا. باش نییە بەڵێ باجۆ بێت ئامۆزا تۆ بۆ من فەرزی ئەسمی کێیە؟ منە پرسنی کێیە خۆی شێن تاڵەبانی هەنووتێتی زۆربەی زۆری گۆرانی بێژەکان و توانێتەوە بەڵام ئەڵێن فۆلکلۆرە باش نییە لێ فۆلکلۆرە ئەمە دوونی و تامسەو گرتە ئەدایەکی باش کە شایی خان لەگەڵ لە تەکستەکەی باشە چاوەڕێی تەکستەکە خۆم بە خۆمم کرد تیر بەرانم کان ئامۆزایان لەبەر بەیانە دەربە شارم کان ئامۆزایان ئامۆزا تۆ باڵە بەرزی ئامۆزا تۆ بۆ من فەرزی گروپی ئەی بوونە خاوەنی 5 خاڵ پیرۆزە دەستان خۆش بێت با ئامۆزاکەی وتۆ بۆ من فەرزی کوڕێنەوە ناگاڵ تاکەمیان ئازیزم بۆ من بەزیتر بە سێکستێکی جوان و ئاوازێکی جوانوانە زۆریش حتمما بەس من ئامۆزام نییە خوا زۆری شەب حەز بۆی لەبەری نەبوو بێسارە نا لەبەرم لەبەرێکی نازان بۆ پێش لە پێشانە ناوە زۆر باشی وتم لە دەنۆتان هێناوە باشە توانەی بڕە ئەی چی؟ بەکەم ڕاستینەی بە زۆر ئەوانەیە بابینە بەلای جوتە برا کاکە و فۆلکلۆر نەبوو گۆرانی بۆ خەر لە عەلیە زۆر وتراوە زۆربەی هونەرمەندەکان زۆر وتراوە سڵی ئەوە بۆ یێڕاگەن مامۆستا جان بڕۆین بڕۆین با بڕۆین یاڵا فەرمو عباس کەمەندی هەر بایکی لەوە بڕۆین بۆ لای گۆرانەکە مامۆسایی نەمر گەورە و نەمر مامۆستا عەباسی کەمەنی ئاوازەکەی زۆر زۆر ئازەکەشی خۆیەتی سەقایەکی زۆر مۆزیکەکەش واسە ئەرسەلانی کارکارە دێکوە سارجان هەینی من و تۆ نەبوو باسی جیایی گرفت و بۆ نابوو دیسان من و توانە باسی جیایی گرفت و بۆمانە لێکمان بووکە کاکە و خەڵاتانە بێنە باسم بڕگەی ترمان ماوە بەس یەک تۆ ڕاستکە ئەو مۆزیکە زیاتر بۆی جۆمان لێ بێ کەمە بەگشت تاوا بۆ ئەزان بەرگەی گۆرانی وڵا بەس تەواو. لەوە خەینا بۆ- گروپی بوونە خاوەنی 5 خاڵ وڵا حەقت دەستان خۆش بێت 6 خاڵ ساختی زۆر باش بوو ئەوەتان بینیە خاڵێک بێساران دەموچاو لەواچ ئەتێ شتێک بڵیت وە های گەڕێنی تۆ زۆر باشە دەستان خۆش بێ ئازیزان دوور مەکەونەوە چینە وچانێکی کورت و ئەگەڕێن ئەزانی من ئێمە بەردەوامی لە بەرنامەکەی خۆتان بە سپۆنسەری کۆمپانیای فەکیر بۆ ئامێرە کارەبایەکان ورەتان چۆنە؟ ئای بینی من ئیمانم بە شکست نییە
باوکە چیە ئەوە چی بوو لەناو پاسەکە وەختی خۆی پارە کۆ کردوێتەوە ئەوە ساڵی 98 و 99 بوو ئەو کاتە بوو ئەو کاتە پاسەکان تۆگە لە پێشەوە دانیشتی زرم یەکێک لە دوای ئەو پارەیترا کورسێکی خێرا زەحمەتەکان بەرامبەرە بوو جایەک لە سەرێک ویان لێ کردی تۆش پارەکە و کۆ کردەوە هەرچی پارەی دووە بوو کۆم کردو و ڕاست قسمە جانتاکەمەوە دابەزیم کە دابەزیم کابرات دەرگاکەت لە پڕ کردیەوە ترسامەوە نیە تر یەکێ گوتی دادەدا دەرچ پارەکە بوو تۆ بردێ لە شعوری دابەزی بردێ بڕوات ینی هیچ کە ئاگام لێ نەبوو چۆن کردومەتە جانتاکە زۆر لا شعوری وەڵای شتێکی خۆ زۆر باش بوو بزوێلیان سندمەوە کەسێکە بوو سەر ئەکەوت پیانەوە جایبی وایە دڵمالاتە ئێسەوە نەماوە زۆر باشە چینە هەنگاوێکی تر بۆکوێ لە گروپی بیەوە بیەوە وشە سازی وشەکان یەکتی ئەبڕ جان کردە بە هۆرامی هەوراوی قسەکەن تۆ هۆرامی بزانی وڵای بەردێ هەڵەرە هۆرامی هەورامی قسەمەکەن وەمانە ژار هۆرامی دەرچوو گرتمە هەورامی قسەمەکەن ئەی لەکوێ فێربوونیەوە ئەو مشکلی تۆ نیە بەسان حەزەکەم بزانم چۆن خۆشوە فێر بوو کاتی خۆی باڵمان لە پاوە بە لە ڕۆژهڵاتی کوردستان تر ئەوەی کە لێ بووی بە هەورامی قسێک خۆتە زانانی زمانی زاراوی پاوەی جوانەی سڵاویش بۆیان سڵاو و ڕێز لێرۆ ڕێز و سڵامان هەیە بۆ شاری پاوەی خۆشەویست ئیتر تەسیراتیەوە بوو بەسەرمانە چیتان لێکەین ئەزانین چی تەسیراتێکمان هەیە لەسەرەوە چەند کاریگەریمان هەیە لەسەرەوە ئەوە نییە زۆر باشە چمە گروپی بی 5 خولەکە دەیە باشە ئەتوانن ڕاپرسی بکەن لەگەڵ یەکترا باشە قسەمانە بێ بۆ عاجز بوون پێنج خولەک بۆ چی بۆ ئەوە تا ئەوە چییە لە ڕوا ستونیەکەوە مامۆسانزان جێتە خوارەوە باشە 2 4 5 پیتە من 2 پیتم ماو نەتێ بزوێنی کورت و بزوێنی درێژ بزوێنە کورتەکەش هاوبەشە لەگەڵ وشە ئاسۆیەکەیە ئەویش بزوێنێکی کوردەیە کۆسارگیان لەگەڵ دێ ئەمە هەموو یەک ڕسیە لەم سەر بۆ سەر یەک گوشەیە سەمانە ئەزام یەک گوشەیە بەڵێ ستونیەکەش وشەیەەکە ئەمە پڕکەینەوە بە وشەی گونجاو ئەتوانین یەکی گونجاو یەک پیتەکان بڵێنانی ئەبێک کاملی هەر خۆت لە لای خۆ لە مێشکی خۆ دینیکە لەگەڵ کاکە کۆسارە چاکت خۆ سەمێشکیەوەمان چی لە خیاڵی تۆ چیە ئەو بزوێن دەی نەهاتیتە سەرەوە و لەمیا زۆر خراپی یەکشم نیە قەڵم وەرەقەیەکمان بەرە بەس وەرەقەی تیان نییە نەهاتیتە سەرەوە ئاواتە کردووە سرۆخان پێ خۆشە ئاکە نایزانن کەباب ڕاپرسیکەن لەگەڵ یەکترا کەباب زۆر باب ئەوەش نیە هەرە بێ بەکەم ئەمن بوو بە زۆر هەرە بێ بەکەمە خۆشە کەباب نییەوە کەباب نییە کەبابیشی بۆیە بەس کەباب نییە لە خواردن وشتایە لە سێرکە لە بەهارانە لە پاوەیە کە گەورە بوویت دارەکەی بەهاران گوڵێکی زۆر جوان دەرەکات مامۆسانزان باشە ئەوە ستونیەکە یا هینەکە ستونی ئەکەیتر چیتان لێ هەڵاڵە هەڵاڵەوە یارە ئەو گۆرانیە کاکە هەڵاڵە گوڵە چی لە گوڵە گوڵ وشتە ئەخورێت ئەخورێ ئەی چۆن بۆ تەندروستی زۆر ئیسفادەی زۆرە تۆسان ئەو وشەیە من دوو پیتە ماویتە تێ بە قوربانە بم تۆ سێ پیتی ترمەی ئەزانن دەی کاتە ڕوا چیوە زکرەکەی چی ئەژمێری کاکە ئەم نەمنم هەڵی گوڵە دارەکەی بەهاران گوڵێکی جوانی هەیە مامۆسانزان لە ناوچەکانی کوردستانە لە چەقال
گوێ هەرمێ چقالە چوالە دەی چی هەیە چوالە دەی دەی سێ تۆ ئەتوانی ئاسۆیەکەشیشی تیا بکەن کاک زە توێش لە ئاسوویەکە ئەو بکە جادە تۆ ئیش لەوەیە بکە ئەو ئۆتۆبانە چییە؟ بزوێنێکی کورد و دیتیایە ئەزانم ئەوە گوڵە خواردنە شوقەیە چییە؟ شوێنە ئێ گەشت و گوزارە خەڵک بۆی ئەڕوا دەربەندی خان چی؟ دەربەندی خان خان حسێبی کە دەربەنی خەمزان چەند تۆ پیتە حسێبی کە زۆر دوور و درێژمە خەری هەم لا بزانە نا بە کاکەو بڵێ بە من بڵێ لا سەرەی ئەوەش کاکەوە دەربەندی خانە لاگەنیان زانیەرەوە ئەویان دەربەندی خانە چی؟ نا ئەی کوێ گەشت و فێنکە کاکە شوێنێکی فێنکە لە کوردستانی خۆمانە ئەی باش چۆن ئەی چۆن بە قورعان نامێشکیش ناکەم نزیک لای خۆتانە کاکە نزیکی لای دوکان خۆتان زێوێ چەمی ڕێزان ئەخە تۆڵی زێوێ چەند پیتە ئەخ ناڵم لەو ناوێ تۆڵی ناوێ خۆم لە تەرمیناڵ ئایش ناکەم سێری لە کاکە ئێوەیە باخ بڵێ پشتیوان خۆ ئەوەشتە بۆ ئێمە داناوە تۆ سێرگە سەیرانگایە چی؟ دەربەندی بازیان سەیرانگایە فێنکە خۆشە کاکە هەڵەبجە بەوە بە ناوبانکە هەنار ئێوە هەنار ئەوە دوونی و تا وەرگرت ئەمە ئەوتە سەیرانگایە سەیرانگایە سەیرانگە وەرە کاکە لەو لاوەیە لەکوێ ئەو لای لەکوێ دوکان وانەوەی ئەو شوێنە ئەی کاکە تۆ سەر لە من تێگاوە ئەڵێ کاکە لای خۆتانەوەی بە لای ئەمە قورعان زێوەیە نا ئەی تۆ ناڵێ من لە پاوە گەورە بووم ئەم ئێ شتانە با یعنی لەو دیوە نا لەم دیوە لەم دیوە هین بۆسە ئەحمەد داوا ئەحمەداوا ئەحمەد داوا چەند خۆشە دەستا خۆش بێ وڵای ئەها هاتە ئەوانی بەسێکی پێ بڵم بۆ سەیرانگا من ئاوە ڕۆشی تا هەولێ ئەخە تۆ وت لای ئێمە لای خۆتانەوەیە. ئێمە زێوی تۆ باسیۆ ناکەی بە مناڵی مناڵی لێ بووی مناڵی لێ کاکەوە سەر لێ تێگا کە هین بووی کە لە دەروی وڵات بووی گروپ بێسارانە وەرەکەی تاکیدی ئەم بەرنامەی ئەمڕۆ خاڵ پیرۆزە زۆر سپاس دەستا خۆش بێ ئەسەکەمە بەرنامەی ئەمڕۆ نییە نەوەڵاو لەوێ بە قورعان هەنارە هەناری چی وەڵا بیخۆ شال لە شاشەیەکی گەورە نووسراوە هەنار نییە باشە کاکە ژیان ئێمە ئەم گەڕەکەەوە بڕۆ کاکە تەوا نەجات بەزیلاکم کردن ئایلاک بوون ناس بەخوا بەس بەوەیان سەرم لێ تێک چوو ڕێک ئێمە بوو ئەوە چوین لە تاسلوجەوە ڕۆشتم خەریو بڕۆ بۆ ئاکرێ کەڵەوانە لە کامێرەشتیش نەیەخۆ بارەوە ئامادە لێوە فەرموو ستونیەکە ئەلفی درێژە کۆتایەکەی میمە ئاسۆیەکەش ئەلفی درێژ کۆتایەکەی زێ نا ئەمەیان نازانم نازانم نا خواردنە خواردن خواردنە بەیانانی ژەخورێت لەوانێ داینی بۆ مشتریەکانە خوێن تەڕەکاتەوە چی خوێن تەڕەکاتەوە و باشەوە حەودن کێوێ بخۆیت و 2 4 5 پیتە دوانە ماو نەتێ 3 پیتی بڵێ دەی شایخە ئەزانم وشک و تەڕیشی هەیە ئەگەر بیڵێم بۆ منە بێ نەوەڵاوی جنابێت باش بێت ئەوی ئەوانە زانێ بەڵام نازانەوەی خۆی نازانێت ئەوان مەزانی خۆمان نازانم ئەزای تەرکیز بەیانیانە خوێت بەیانیانە خوڕێت تەڕیشیە و شیشیە پێیان مەڵە کاکە پێیان مەڵە لە کوردستانە زۆر بینە بێت ئەڕوێت ئەڕوێت ئەروێت بە فەریشی ئەخورێ بێسا چی ئەڵێم ئەخورێ ئەڵێ هەولێر بێساران ئەوەی ئەروێت چیان هەیە جان ئەم زیاتر سەڵەتاڵە نەعلێرە زیاتر بزانە ئەوی تریان چە ئەوەی تریان 2 4 6 حەو پیتە ئەلفی درێژ و کۆتایەکەی زێە شوێنێکە لە باشووری کوردستان سروشتێکی جوانی هەیە سەیرانگاوشتیشە تۆزێ تۆزێکیا سەیرانگایە با سەیرانگا بن ئەوەی لای خۆشتان و نزیکە ستونیەکە
زۆر ینی ئاسان بەیانیان نەخورێ والله هەموو مینۆکە منێ بەرچاوی کە خۆم وەرزشەکەن ئەڵە با خوێنم تەڕبێتەوە جا زۆر دەگمەنیشە یعنی عیشکێنیت هەر نییە زۆر کەمە کوێزیش نییە ئەلەو ڕقانەیەشکی ناوەکەی خۆیت بە ئێڵتی بەمیم کۆتایی نایات بۆ گۆشتی خۆت ئازابە لەبەرەوەی کەمە بووە بڕوا ناکەم زۆر نانا گوێ لێ مەگرە سەرێتێکە جلو ناگرم چییە بۆ توانەوەی چۆری زۆر بەسوودا هەمووی هێنا مەشی خۆمۆشتانی کا بەسودن بەمیم کۆتایی نایات دوین بەمیم بۆ چەوری وەرزش ڕاکردن لە بابەتی سەوزەواتە گوێ لەمانە مەگرە ئاسۆیەکەش کۆتایەکەی بە زێ ئەلفی درێژیشی تایە شوێنە شوێنە چییە شوێنە بەڵێ سیاگوێز چی؟ سیاگوێز نە زەرگوێز نا ئاوا بڕۆ بەزێ ئاوا بڕۆ لای نزیکی هەولێر هەولێر سەر بە شاری هەولێری خۆشەویستە لەوێوەیە خەر لە هەولێرەوە هاتم سەر بە شاری هەولێر بەداناوم ئەوە دەزانی؟ ئادەی ئەکسە من سوزان ئافرین. شوێنەکانی وڵی ئافری هەخمە شوێنی هەولێر سوزانم هەولێر بێناوم ستونیەکەم پێ بڵێ کاکەوابزان کات بەرەو یەک دقا سەر بەوێوەیە بەڵێ ئاسۆیەکە بڵێ سونیەکە خواردنە بەیانیان نەخورێت چوری خوێنە لە لای ناوە دوهۆکەوانەوە منطقەی دوهۆک میوەیە لە شوێنەکەی خۆتا زۆر بەکاری هێنی بۆ مشتریەکانی سەوزە و وڵای مینۆکە هەر وەکو ژێزەی شکێنی ناوەکەی ئەخۆیت بایم بایام بایم ئەو بایم ئەوە بایم. ئاخە خۆی بادەمە باەمە بادەم تۆ بادەمە. ئەو بادەم 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 بەس لەسوا بایم بادەم بەڵێ ئەوە بادەم بادەم. ئەمەی ئەدە ئەوە. کەشیان سیاگوێز نەبوو زرگێز نەبوو تۆ قسەمەکە کاتم لە تۆ نەگرت سەر بە ناوچەی شاری هەولێرە شەر بە هەولێر سەر بەوەیە کۆتایەکەی زێە کاتیان چەند درێژی ماوە؟ تایە ئەوانی چیانەوت بوو ئێوە یارمەتیانی ناوتۆ ئەو لێ لیان تێگە شار باشێ ڕۆرە بۆ من نا ئەوە ئاە دوورە. کەس نە، ئەوان نەزان نەزانی، کەس ئەوە نەزان کەس نیە نەزانیە. 30 ثانیە ماوە وەڵاوی ئەولا نازانم هەولێر نا، ئەو زیە. نزیکە لە شاری هەولێری خۆشویستە لەولا کۆیەوەیە دەی بڕۆ لەوەی شتە لەو لای بەڕم شەقلاوەوەیە لای تەختەقوها هەی بە نەهەی بۆ سوڵتانیە دەی بێخاڵ بەخاڵ نازەنین دەی نزیک هەی بە نازەنین. بێخاڵ کۆتای نازەنین پیتی زێ، زێ. شەقڵە و ئەوە شوێنەکانە نازەنین، نا. وەڵا نایزانم ڕەواندوس ڕاندوس. دەوەرە ڕەواندز ئەوە لە نزیک شار باژێڕە ئەوە نا جملە ئەوە ناگێت، هەرە جملە ناگێت. بەس قسەنیە لەویا ڕاندزەکەمان یاریە طبیعیە چاوە لێە یاڵا مێری دەسانم بۆ تۆزە کاتا گروپی ئەی بوونە خاونی 2 خاڵ و نیو پیرۆزە شانەی دەستان خۆش بێت ئەو ڕاندزات سیری نەچی بۆ کەم ڕاندز؟ بۆی چۆن چوین نەڕۆشتون بەس کەم ئەمجارە زۆر بڕۆدایەوە زۆر باشە چۆلەکەیەکم یاڵەن دەنگە زۆر خۆشە مامۆسەرجان وڵاو چۆلەکە و جوی تاوان نییە شتێکی کورتەمەوە بۆ بڵێ باشە بەقورعان بابا. بەس کاکە چی با بێ پێنجی هێناوە و وا سەرکەوتی بەسەر ئەوانە و واسەکە. بڕگەیەکتان ماوە بەس باکشی بیکەم یەک دێرین یەک جملەم لەبەرش کە مشکلەکەمەوە شارم بیری سوڵتانی قەلبە چی سوڵتانی ئەوە ماروت کاکە هەر جارێکی تەما هەموو جار لەو بەرنامە گۆرانی باش ئەوەی مامەساعد ناکەین بڵێن پاییز بوو باران گۆرانی ماوە سەعاتناکەی هەر هیچ باشە. ئەمە یارمەتی یاسەی لێ تێگەی تۆ کاراسانی بووە دەی. ئەتوان هەڵی بێنە سەڵاح داودا مامەسا سەڵاح داودا بڵێن هینەڵێن بۆستە بە کاکە ڕەنجی بێوە باشە ئەویش یەک کۆپلێ ها ئەوان ناوەڵا بە تۆزە زۆر بێت تۆزە زۆر مرێت تۆزە زۆر ئەزانی من بۆ سا شارەکەین بێت بەدەم ئەم گۆرانیەوە چینە وشانێک و ئەگەڕینەوە جا دەنگی ناوەژە بێ خراپی زۆر بێت فەرم ڕەنجی بێواریم ڕەنجی بێواریم ڕەنجی بێواریم ڕەنجی بێواریم
داد بۆ کێبارن کێ تۆی ون کرێ داد بۆ کێبارم کێ تۆی ون کرێ عجل قلابی گیر کرد لا جرگه أجل قلابي گیر کرد لا جرگه نشانم مادا نشاني مرگه بەڵێ ئەزان و خۆشەویستان ئێمە بەردەوامین بە سپۆنسەری کۆمپانیا فەکیر بۆ ئەمێرە کارەبایەکان زۆر باشە بازاری بردووتەوە دڵێ خۆشە ماوێتی هێشتا ماوێتی پێت نەوتم چەند ئەسپدەیە چەند جۆرت هەیە لە ئەسپەکان 20 ئەسپمان هەیە 20 هەر بێوەی بن سپاس ئەسپی ڕەسەنی کوردیمان هەیە یەک خوێنە ئەسپی عەرەبیمان هەیە عەرەبیمان هەیە یەکسەرە عەرەبیشمان هەیە شاگیە توخمێکی جیاوازەوە ئەسپی ئینگلیزیشمان لەلایە و ئەسپی کوردی ئاساییشمان هەیەوانی کە زۆر بەرچاون کام جۆرەیان لە هەمویان توخمەکەی بڵین باشترێکە بۆ ئێمە و زۆربەی ڕای ئەسپ سوارەکانیش ئەسپی ڕەسەنی کوردیە لەبەرەوەی زۆر پتەوترن بەزانن زۆر تووڕێ و بۆ ئەسپەکانیشمان تووڕێ زۆر زۆر عەسەبین زۆر زۆر ئەین زۆربەی کێشەکانی لە شوێنەکەی ئێمان کە ڕۆی ئەسپە کوردیەکەمانە دروستەکە هەموویانی بێدڵان کردووە کە ئەو هاتە دەروانێ ئەسپیکیان نامێنێ پرۆژەکان ئەی ناو لێ ناون بۆ یاخی ئەسپە ڕەستەنەکەمان ناوی یاخی هەر یاخیە بۆ خۆی هەموو ئەسپەکانیش ناوی خۆیانیان هەر یەکە و ناوێکیە بۆ کاتی ڕاهێنان لە دەرەوە کە دەرەچین گەشتیاراتۆتە لامان شتێک ڕۆیە پێویستە ناوی ئەسپەکە بێنم تا تێبگا لەگەڵەوەمەوەی ئازای کە ئێمە ڤیدیۆیەکی تۆم بینی کە وەستاوی سەری ئەسپەکە ماچەکەی ئەی جواب زانوەکو سڵاو ڕێز سەری دانێنێتەوە بۆ زۆر جوانە زۆر ئەسپەر ئاژەڵێکی جوانە زۆر هەستێکی زۆر تایبەتیشان هەیە سوارتان نەکەوێ ناوێ بە سوار تۆ کەوتویت هەروەڵڵا واگ لەوم بۆ متەمەنم بووم بە سوار بەڵام من حەزەکەم فێر بم بەزە ترسم بگلی یاس وڵا هەردووکی خۆی کەوێستت فێری ئەسب سواری بی ئللا ئەبێت بکەی وەکوایە تۆ بڵێ من هەتا تا سارە لە خمقە تووشی حادسێکی ئەوم پێ مەڵێت خەڵا فێر بم وەڵا هەرەکەویت پێتەڵم دایمەوانێک کێتە لامان پێڵەمەڵم ئەکەویت بەڵام تۆ بە ڕێگە ئەکادیمیەکە و یاساکانی خۆی بەکاربێنە بۆ ئیلانی کەم کە کەوتی زەبرێکی کەم بەسکات کوردیەکەم نەیتێ منی ژیاخی دو یاخی بکەوین یەکتریکە خوبخە ئەنجە سواری ئەسپەکە لەبەردەم یاخیە یاخیوە کەوتم ناوەڵا یاخی نایڵە سەر یاخۆ هەر بێەوەی گۆرانێک شتێکم بۆ بڵێ بەدەم زەڵاتە وردکردنەوە هیچ ناڵیت خۆ هیچ سەڵاتم لە بەردەستانی ئێستا نا مەخزم لە کاتی ئیشکردنە ئاخر دەیت و کاتی ئیشکردن ئەتوانم گۆرانی بڵێم بۆ ئێستا ژەوام پشتە تێکەم وا بزانە زەڵاتە دروستەکەی سێری مەکە کاکە ئافرین هیچ گۆرانێکی خۆشە زانین وڵا دایکم گۆرانی خۆشە زانێ زووش گۆرانیمان بۆڵە ئەرەی بۆ زولف و ڕۆخسایار سانەمەی ماهی تابم دامەکە و خەندەکەینی گایاهت نامەک و مازەی هەی شەرابم من لەبەرێنی گایاهت بێمرم تو سەری غەمزەکەی جەلابم بێڵێ پێم گوڵاکەی بەهاری تابەکەی لە تۆ جودایابم وارەوە بە شەرێتی جارایان ڕۆژی سەد جارێت فیدایابم بەخێبیتەوە دەستە خۆش بێت هەناسی پێ نەما بۆ مۆمەکە هەناسم پێ ئێستا جەوێکی زۆر ڕۆمانسیم بۆ دروست کردوون باشە مۆم جا بە ساقم کێ تاقمی لە دەمایە زوو خۆی کەشف کاشن ئێستا بێ فوو بکەن کۆمپرێسەر حازر کردووە بەرامبەر یەکتری کێ زۆرتری کوژانەوە ئەوی بەرامبەر یەت
شتە تەندروستیەکانی ماخوا باش نییە ئەوەی زۆری کوژانەوە ئەخوات ناوی کە زۆری کوژانە بردوێتی کوژان دەتەوە وەرە کا کۆسار سروخان تۆش کویا بوو جێگاکەم ئێرە بوو ئێرە پێنج کاشی و چیەکەی تۆ خۆڵی بۆ بۆڵەکەی نانە وەرە دواتر تۆ دێڵێ ئەڵی کاشی ئەکڕێ دەدەی ئاوەتە عادی بۆ حساب عادی بۆ حساب کەزانەوە چەندە کاکەمە یەک دوو سێ چوار پێنج و نیو ئەوی ژەروایە پێنج و نیو ئەوی ژەروایە کاکە منیش وایە جا تا ئێوە یەک ئازەکەی تۆ دەست لێوەش لا ئەوشە کوژێنمەوە ئێستا باشە زانین کاکۆ سەر بە ئەم تاوا بێ خاتون ئەنجاتۆ بەسەر کەی ئامادە بووی هەوایەکی زۆر سیف کرد ئەنجا باش نییە بەڵێ فەرمو وەڵا ئەو چی بوو دوای نەکردانەوە بۆ سەبا بیژمێرم 1 2 3 4 5 6 تەواو دوانی ماوە چێ ژمێری هەژدا کاکە بزانە جێ خۆیەتی بزانە جێ خۆیەتی بۆ لای ئۆکەی تۆ کە پایەکە و کەم تۆ هەوا بۆ شتۆ وەرێ و بۆستە چۆن ئەڵم سروەخان ڕێزی مەکتەبەوە ساوە زیاتر چوومەتە دوا کاکۆسار بەربوو خۆتی کاکە زۆر وەرە حسابی کە زۆر خۆنەوەسایی بنیشی تۆ کاکزار وەرە بەسا وەرە تازە ئەمە شوێنەکەم بێسارە وەرە سروەخان با بۆی یاریگەین ئەمە شوێنەکەم دۆڕایت ئەمە شوێنەکەم دۆڕای تۆ وەرە دوو دانەی بۆ هەڵبژێرە کامە زۆر زۆر ترشە تاڵە ئەوە قەینا ترش و دڵم گەورەیە ئەگەڕی یارمەتی شتێم وڵا لە خزمەتە ئێستا تۆ بۆ ئاواتانیا لە شانسی بنە ئێبا ئەومان بۆ هەڵا یەک سەفەر بەس ڕووکەرە پێشەوە کاکۆ بێتە بگرە قوتیە یەک سەفەر بەس یەک سەفەر قوتی بە تایمی خەڵتەکەشی مەکە بەساخۆ لەمەش نییە قسەی لێ بڕا ئێوە ئاوەکەی ئەوە ئاوەکەی ئەوە ڕوونیە کاتەوە خەڵتەکەی کاکۆسار ناوە هەڵە ناوە تۆ توانێت تۆ بکەیتە ئەوە خەڵتەکەشی گەڵا بخۆی ئاوی لێ ئاو نییە نۆشی گیانێ بێ نابێت زیاتر عزیێتی نانە عزیێتی ناین بەداوە خۆی دوو دارێت چی بەتەوە دووە حەزەکەم بیکە دوانی بەسێ خوارد چزانە بتم بۆی ئێوە بوونە خاوەنی دوو خاڵ و نیو چونکەم وەڵا بڕگەیە هیچ لەسەر نەکڕایەوە پێنجە باش پیرۆستان پێنجە دوونی و لەم وەرگەیەکی کەشمان ماوە بەس زۆر باش جارش بام هەر دەبریتەوە بم ئەو بەس مەکەی باشەوە بەچی ئەو نەو کوژانەوە تۆ کۆمپرسەری پێ مامۆستای بەس من وەرزشی لە دواوە وەرچە لە دواوە بوو زۆر باش پێشوێ بچمە لای مامۆستانزار کاکۆسار وعدی یامەوتی گۆرانێکە بۆڵێ با گوێ بگری بابا دوانی دەی کاکە کۆسارجان شێخی سایان عن بۆ کچی گاور لە ئیسلام وەرگەڕا شێخی سایان عن بۆ کچی گاور لە ئیسلام وەرگەڕا من خەریکە بۆ کچە شێخێ پەشیمان بماوە من خەریکە بۆ کچە شێخێ پەشیمان بماوە دەستی لایار زۆکم هەتا تێدایە هێزی مەیگوشین دەستی لایار زۆکم هەتا تێدایە هێزی مەیگوشین لێم گەڕێتاوێ لە باخی سینەمی وایان ببمەوە لێم گەڕێتاوێ لە باخی سینەمی وان ببمەوە وا بەخێر بێنەوە خۆش بێت قوربانە من هەموو داوانم خۆ بە ئاخورگە ساڵێت و ئەوە لەکوێ ناوتانە بۆ هەموو جارتون بیە لە وەلابیخە کۆرسەوە تەواو باشە مامۆستا شمولی ناکە هەر لە گروپە ناڵن کۆرسیش بڵێ داوەتە
چانسیەوە دەبوو گۆرانێک بڵێ هەرسووتان بێساران ئیشەڵا ناسووتی مامۆساگیان فەرموو گیان شایی خان باش شوێنەکەتان بۆ دیاری کەم هەر یەک تۆزی وەرە پێشتر بە هەرەوە بەردەم مێزەکە و وەرە خۆ. وەرە یەک دوو سێ چوار پێنج ئەلێری مامۆستا ئێرە بەسەر چ؟ با چاوەکەش نازانم وتی لەویە باش دایک مەڵێ لە دواوەی یەک شتە بیژێرە توا شایی لە دوای یەک دوو سێ چوار پێنج نانا پێنج و نیوە شش پێنج و نیوە بەخوا کاکەوە تۆزێ وەرە پێشەوە بەخوای تێرەوە وەرەوە نایە. با دوایی نەڵێ تۆزێ وەرە پێشەوە وەرە پێش ئەی ئەم نە جوڵای من دەپاڵ باشە شایی بووی مامۆساجان گیانەکەم بڕۆین شای خان کامان یەکەم جارە لای کاکنزارەوە دەست پێ بکەم ئێمە براوبین ئەشپێ تاقمەکە بۆ دەنا هەمیم لا بردووە فەرماوێ نایکوژێت تۆ ئیگریتە کوێ یەک دانش کوژێتەوە براوین ئەرە وەڵا خۆی یەک هەناسێ باشم بۆ بژە ئۆکێ یاڵا تا نەوەڵا ئەو خۆ وەرە دوو بە دەیخۆیتەوە دوو بۆ من بیخۆم کاکە خۆ دەیخۆیتەوە تەواو وتی ئەگە هەردووکیان وەکو یەک بوون خۆ دەیخۆیتەوە من نمیتوانیم. بردمانە بەخوا وایە دوای فەرقی چیە یەکی چەند بخۆن فویەکی یەکی دوانە بێ بخۆن بەخوایان نابێت ئەو باڵەگرم ئەو باڵەگرم ئەوەی لە سوور بۆتەوە سوورە بەس تۆ گرتە کوێ ئەوە لە بەرەوەی تۆ هیچی نەگوش کەسان نتان گوژانەوە بۆیە ئەنجام من بۆ خۆم بۆی هەڵمەبژێرەوە بۆستە من ئەزانم بەزی تۆ چۆنە ساڵامی بە من کێشم کافاینەکەت نابێت بەس یەک سەفەر بێڵی بیت شایکە ساکێک باش دەمیش هەلۆ نانە پەلەمەکە پەلەمەکە کی دوانە ئەمن بۆ نۆشکە بەس بە خەڵتەوە مامۆساجان تێکوەر یەک سەفەر ئەی نۆش عافێتە بێ چایوە لێو من چیت هەوە هیچ نییە مەی ڕژە خۆی ڕژێتەوە خەڵتەکەشی شایکە چی ئەوەش بەخاڵنەوە نام لەبەرێ ئەوانم زۆر زۆر خواردووەکو لەگە سەر پێ چۆنی گوێی پێ نۆکاو سەر و پێ ئای بە منێ بەزاوشتە سەوزە چی دیز نییە ئەوات بۆ هیچ نییە فۆرس دوای تاقیکەرەوە ئەوەش من تاقیکەرەوە بەخوا شیرمۆزەوە شیرمۆزە تاقیەکەی تۆ بزانە خۆشە بیبەرە من ناخۆ هەر بۆ نهێن وێرە مامۆسان هەمی بن بادی خۆم لێ ونی لێ نییە چرە سوشت دوای زۆن تامی چۆنە چکەمان نەما زانۆ چۆن زۆر ئاسان نەها خەڵتەکە هەدی ئێستا هەری چ نەخواردووە دە هەڵیە هەمووی وەکو من هەڵی زەریەوەی مەکە چیتیانەمە ئەها ئەخە وڵی زۆرم لە ئەوەی هەڵی مژی یعنی هین تا شیر کاڵەکە ئەوشی کاڵەکە دەستان خۆش بێت کوی لێ نەکەین تەواو تخواکان بارە نییە. شۆ فوی لێ بزان ناکوژێتەوە خوار تاقیکەمە بزانمە کوژێتەوە لێەوە ئادەی خوادی دای تۆ تاقیکەرەوە بزانە کوژێتەوەم جارە پێ و بڕۆ باش. بەتان تاقیکەمەوە ئابەس لە شوێنەکە خۆت باشە بۆ نەتانێژ لە زۆر باشە هەلەلەکەی ئەمەین زۆر باشە یەک تۆز میوزیکی سرێسیم بنێ با پێیان بڵێم کێ براوەی ئەم بەرنامەیە بوو ئێمە بەخاڵێ بەخاڵە دۆڕین نا لە کۆی ئەمەی نووسیوە لە کۆی بەرگەکان گروپی ئەی بوو بە خاوەنی چواردە خاڵ پیرۆزە دەستان خۆش بێ کەم نییە چواردە بەڵام بەداخەوە گروپی بی و دوو براکە بوونە خاوەنی پانزە خاڵ پیرۆزە یاخوا لەشتان ساق بێ زۆر خۆشحاڵ بووم گەورەتان کردم سرۆ خان شایی خان کاکۆ سەر مامۆستا نزارجان کۆمپانیای فەچیر نایاڵێ کەستان بەدەستی بەتاڵ بڕاتەوە شتی باشی بۆ داناون لە کۆتایی چیرۆکەی هەندێکپان بۆی باسەکەم نژات مویچیان نایەن ئەوی کێتەوەی چی نایەنێ بەس قەی ناکە ڕێز و خۆشەویستی ئێوە قوربانێنێتەوە ئەگەر کان تۆزەکەم ماوە گەشتێکە بێ بە نوێنەرایەتی تۆش کات سپاس بۆ ئێوە سپاس بۆ کەناڵی کورسات سپاس بۆ گروپی بەرامبەر کاتێکی خۆشمان بردە سەر پێکەوە و
معیدە و قورک و سوورێنچکۆ هەمی سوتا بە سەریەکە و زۆر سپاستانەکەم هیوادارین میوانێکی ڕەحسوو بوو بینەماوە هەروە قوربانم منیش زۆر سپاسی ئەو میواندارە جوانەتانەکەم زۆر سپاس بۆ دوو بەڕێزە گرنگ بەشداریکردن بوو بەڵام من هەر هەمیشە خۆم بە براوە ئازانم سپاس بۆ کوڕەکەی مامۆستا عیزەدینی سپاس بۆ تۆش یاخوا دەستان خۆش بێ قوربانی ئەزان خۆشەویستان زۆر سپاس بۆ ئێوەی عزیز و خۆشەویست کە تاکو ئێستا بەدیار بەرنامەکەی خۆتانەوە دانیشتون هەتاکو بەرنامەی داهاتوو شەو شەوگارتان خۆش بێ لا ئەمانەتی خۆیان بن سەلام عەلەیکوم